بسم الله والصلاة والسلام على رسول الله. ئێمە هەمومان حەز ئەکەین کەوا خوای پەروەردگار بمان خاتە بەهەشتەکەیەوە و لە قیامەتدا هیچ ناخۆشیەک نەبینین. ئەو کەسەی ئەوێت کەوا خوای پەروەردگار لە ڕۆژی دوایی بیخاتە بەهەشتەکەی و لە ڕۆژی قیامەتدا هیچ ناخۆشیەک نەبینێت و سەرفراز بێت، پێویستە لە دنیا خۆی ئامادە بکات. پێویستە لە دنیادا گوێڕایەلی فەرمانەکانی خوای پەروەردگار بێت و کار و کردەوەی چاکە ئەنجام بدات. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام چەند شتێکمان پێ ئەڵێت ئەگەر ئێمە ئەم شتانە جێبەجێ بکەین، ئەم کارانە جێبەجێ بکەین، ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام زەمانەتی بەهەشتمان بۆ ئەکات و بەهەشتمان بۆ مسۆگەر ئەکات. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام تەقەبەلوا لی سِتًا ئەتەقەبەل لەکم بالجەنە. من شەشت بە ئێوە ئەڵێم، شەش کردار بە ئێوە ئەڵێم، ئێوە ئەم شەش کردارم لێوەربگرن، ئەتەقەبەل لەکم بالجەنە، من بەهەشت بۆ ئێوە مسۆگەر ئەکەم. إذا حدث أحدكم فلا يكذب. ئەگەر لە ئێوە کەسێ قسەی کرد بە لە قسەکانیدا درۆ نەکە، واتە قسەکان لە هەموو قسەکانیدا ڕازگۆ بێت، درۆ لە قسەکانیدا نەبێت، چونکە بەنا بەخوای پەروەردگار درۆ هۆکارە بۆ هەموو هۆکارێکی سەرەکیە بۆ هەموو تاوانەکان. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە حەدیثێکی تردا وریامان ئەکاتەوە لە درۆ، پێمان ئەفەرمێت وریا بن و بە ئاگا بن، چونکە درۆ ڕێنموویمان ئەکات بەرەو خراپە، خراپەش ڕێنموویمان ئەکات بەرەو دۆزەخ بەنا بەخوای پەروەردگار. وإذا وعد فلا يخلف. و پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەگەر کەسێ لە ئێوە وعدێکی دا، بەڵێنێکی دا، ئەوە با بەڵێنەکەی بگەینێتە سەر، لە بەڵێنەکەیدا پاشگەز نەبێتەوە و بێبەڵێن نەبێت. وإذا اؤتمن فلا يخن. و پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەگەر ئێوە ئامانەتێکتان لەبەر دەست بوو، ئەوە خیانەت لە ئامانەت مەکەن، چونکە پەنا بەخوای پەروەردگار هەر کەسێ خیانەت لە ئامانەت بکە ئەوە گوناه و تاوانە. و با بزانین کەوا ئامانەت تەنها ئەوە نییە کەسێ شتێکت لادا بنێت دەستکاری بکەیت و خیانەتی لێ بکەیت. بۆ نمونە کەسە قسەیەک لا ئەکات، ئەگەر ئەم کەسە قسەیەک یان شتێکی نهێنیت لا باز بکات، پێت بڵێ ئامانەت بێت تۆ لای کەسێکی تر باز بکەیت، ئەوە پەنا بەخوای پەروەردگار خیانەتت کردووە لەم ئامانەتە. و پێغەمبەر خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرموێت و چاوتان بپارێزن لە حەرام، چاوتان دابگرن لە حەرام، لە نەزەری حەرام، لە شتی حەرام، و كفوا أيديكم، ودستكانتان بپارێزن لە شتی حەرام، لە زوڵم و ستەم. ئەگەر ئێمە دەستشمان پاراز لە زوڵم و ستەم و شتی حەرام، ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بەهەشتمان بۆ مسۆگەر ئەکات. واحفظوا فروجكم. و پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام دامێنشتان پاک ڕابگرن، دامێنتان پاک ڕابگرن لەوەی کەوا بۆ ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە ڕۆژی دواییدا داوای بەهەشتمان بۆ بکات و بەهەشتمان بۆ مسۆگەر بکات. بە جوێرەی توانە ئێمە ئەم شەشتا جێبەجێ بکەین و ئێمە بتوانین بە جوێرەی تواناماندا لە دنیادا ئەم شەشتانە جێبەجێ بکەین و لە کار و کردەوەی دنیادا چاکە ئەنجام بدەین بۆ ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بەهەشتمان بۆ مسۆگەر بکات و داوای بەهەشتمان بۆ بکات. داوا لە خوای پەروەردگار ئەکەم یەکێک بین لە بەهەشتەکان و بەهەشتمان بە قسمەت بکات. والحەمدولله رب العالمین. والسلام علیکم.